سەرەڕای ئەوەی بەشێکی ڕێگە گشتەکانی هاتوچۆ تێک چووە لەگەڵ ئەوەشدا بەهۆی لافاوە ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووک تووشی زیان بوو بە تایبەت ڕێگەی تەکیە چەمچەماڵ کە بەشێکی تووشی داڕوخان بوون و بەشێکیان چاڵی گەورە بەهۆی کۆبوونەوەی ئاو لەسەر ڕێگاکە دروست بووە ئەماش گرفتی بۆ شۆفێران دروست کرد و تووشی زیانی مادی کردوون و داواکارن لە بەرامبەر ئەو پارەی ساڵانە لیان وەردەگیرێت لە تازەکردنەوەی مۆڵەت و ساڵانی ئۆتۆمبیل ڕێگە و بانەکانی پێچاک بکرێت. ڕێگاکە خۆی وەها نەبوو ئیسە بۆ ئەم لافاوە خراپتر بوو هەندێک شوێنی هەیە کەلێنی تێکەوتووە بڕۆکە ئەبێ 2 مەتر ئەم لاتر بگری کە خوانەکە دەخیلەکە بەلایە نەڕوایتر سیارەکە تەنکەرەکەمان پێتە نایەوە ئەبێ خە سەریع بگرین یەوی سیارە دوا هەراسانتەکە ینی مەجالەکە نادرێ ئەوان حەقی خۆیانە ئیتر داوامان وایە کە ڕێگاکەمان بۆ چاکرێ هیچ نەبی بگرێت بە سێسایدیسە وەکو جارانی نیە سیاری گەورە زۆر بۆ بەڕاستی بەڵێ بڕۆکە بڕۆ سیارە تازەکەرەوە بۆ 5 ساڵ بەلای کەم هیچ نەڕوا 2 میلیۆنە دەڕوە ژینگە و ڕێگاوان ئەوی حاڵمانە بەڕاستی جاری وایە لە تاسێگە دی بەخوا وەرەخم شکاوە لە تاسی ینی زۆر وەهایش نەوریەم داوە وەرەخمان شکاوە ئەو چۆتە ناوی نەمابینەوە لە زستانە ینی ئەمە حەقە لیژنە هەبێ ڕێگاوبانەکان بپشکنیە ینی سەیریکە یاخود پرسیار لە شۆفێرەکان کا لەکوێ کەلێنێ لەکوێ شتێمە زۆر شتەی زانین بەڵام بەداخەوە ئەو شتەنێ لە هەرێم ڕێگاوبانەکانمان سپاس بخوا باشە بەس ئێمە ئەم لافاوە کە دروست بووە چەندها شوێن هەیە چاک نەکراوە سە بۆ نمونە ئەمەی لای ئاوە تەقیوەکە بە لەمەیەکی تێکەوتووە یعنی سیارەکان چکم ناشارەزان نایبین شتەکە تازەیە یعنی ئەگەر نەفەری تیابی هەر یەکسەر هەڵێگرێت زۆر بەلەمەکەی قورس بووە داواکارین لە حکوومەت ئەوەمان بۆ چاکە خۆی ئێمە ساڵانە ئەدەین ئێمە تازەی ئەەکەینەوە سەنەوی بۆ نمونە هەزەی سیارە ئەمە هەمووی پارەیەوێت بەستری مش داواکارین لە حکوومەت ئەو پارێکەوە لە هاوڵاتیانی وەرەگرن بیکەنە مەسروف بۆ جادەوبانەکانمان ئێمەش کێشەمان نابێت. بەرپرسی نووسنگەی جێگیری سەرۆکوەزیرانی حکوومەتی ماوە سەرچووی هەرێم دەڵێت هەوڵ دەدەین ڕێگاکە چاک بکەین و بە هاوکاری ڕێکخراوە ژینگەیەکان چارەسەرێک بۆ داری نێوڕێگەکانیش بدۆزینەوە. سەبارەت بە جادەی چەمچەماڵ سلێمانی تاوان ئەوەی کە جەنابەت باسیەکەی ناوتەکی زۆر دەمێکێت تێکچووە و هی ئاساواری لافاوەکە نییە بەڵام ئەوەی کە خەتەری لەسەر دروست بووە لە تەکیە هەتاوەکو تقریبان چەمچەماڵ لە 130 ڕێگاکەی لە جەزرە وەسەطیەکەی لافا و بڕیوێتی و ئەو دار و درەختانەی کە چەند ساڵێک پێشووتر نێژراون خەریکە وردەورداکەون لەگەر ڕێکخراوی چەند ڕێکخراوێکی ژینگەی قسەمان کردووە خەریکی دۆزینەوەی چارەسەرێکین بۆ ئەو درەختانە بپارێزین و ئەو جەزرە وەسەتەژ ڕێکخینەوە بۆ نەوعی کە ئەگەر لافاوێکی تر بوو زەرە لە درەختەکانەیە. چالاکێکی مەدەنیش دەڵێت بەهۆی ئەوەی ڕێگەی سەرەکی کەرکووک سلێمانی ڕێگای پارێزگاکانی خواروی عێراقیشە دەبوو ئێستا باشترین ڕێگا بووە لەگەڵ ئەوەشدا خراپی ڕێگاکە نیشانەی خراپی دەسەڵاتی هەرێم پیشانی گەشتیار و شۆفێرانی دەرەوەی هەرێم دەدات. ئەتوانین بڵین لۆدێکی زۆری لەسرە لۆدی هەم معمەلەکان و هەم شارەکانی خواروی عێراقش ڕاستی دەبووە ئەم جادەیە زۆر فراوان بووە ئەم جادەیە نەک فراوان بوونی فەرمودی قەت بدە کۆمەڵێک تاسەی زۆری تایە یعنی ئەم تاسانش خۆی لە خۆیدا چەندین کارەساتی لێکەوتوت چەندین ڕووداوی هاتوچۆی لێکەوتوتەوە تەنانەت گەشتوۆتە مردن و وەفاتکردنش یعنی بەڕاستی جوانی ئەم جادەیە جوانی ئەم دەسەڵاتەیە کە هەیە ناشرینی ئەم جادەیەش ناشرینی ئەم دەسەڵاتە هەیە بۆیە من دەڵێم ئەم دەسەڵاتە ئەگەر خۆشیان وەک پێویست جوان نەبن با جادەکەیان جوانکەن بۆی جوان دەرکەون. جگە لە ڕێگای چەمچەماڵ سلێمانی بەشێکی زۆری ڕێگە سەرەکیەکانی نێوان شارەکانی پارێزگای سلێمانی یا یەکساییدن یا خراپبوون و پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. ڕێبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.